هەشت ساڵە ئەم کەمپا بۆتە پەناگەیەکی ئارام بۆ ئەوانەی لە نیوە شەوێکی ساڵی 2014 داعش لانە و ئارامی لێ شێواندن. ئەم پەنابەرانە 2 ساڵ زیاترە عێراق داوای گەڕاندنەوەیان دەکات، بەڵام خۆیان مەیلی چوونەوەیان نییە. بەو پێی دەڵێن هێشتا شارەکانیان لە ڕووی ئارامی ململانەی ئاینی و نەتەوەیی کێشەی زەویزار بۆ ژیانکردن دەست نادات. ئێمە کە لەژێر خێوەتەکان دەژین باشترە لەوەی بگەڕێینەوە نێو کێشە. من موچەم نییە و فەرمانبەر نیم، بۆیە ناتوانم لەو کاتەدا بگەڕێمەوە و ئەگەر بگەڕێمەوە دەبێ ئەو خیوەتە لەگەڵ خۆم ببەم بۆ ئەوەی تێیدا نیشتەجێ بم. ناتوانین بگەڕێینەوە ناوچەکەمان، چونکە ناوچەی ئێمە بەهۆی ڕەوشی ئەمنی داخراوە. ناوچەکە ئێمە ناوچەیەکی سنووریە کە پێی دەڵێن خەسرەج. ئەو شوێنە بە ساترێکی گڵ داخراوە. ڕەنگە ناخۆشترین دیمەن بۆ مەلا محەممەد ئەو بەرەبیانیە بێت کە داعش بەدەم قورئان خوێندن لە نێو مزگەوتەکەی خۆی لە سەلاحەدین ڕاوی ناو تا ئێستاش هەمان سوورەت و ئایەت لەسەر زارەتی. يا قوم إنما هذه الحياة الدنيا متاع وإن الآخرة هي دار القرار. ئێمە لێرە هەر خێزانە و تەنها 2 ملیۆنمان پێدەدەن بۆەوەی خانوەکانمانی پێنۆژەن بکەینەوە. ئەو پارێژ زۆر کەمە. خەڵکێک هەیە توانای هەیە بگەڕێتەوە، بەڵام من ناتوانم بگەڕێمەوە. عەلی حاجی فەتاح کە ساڵانێکە زۆرنەی کاتەکانی سەرقاڵیە بە دیار کێشەی کەمپەکانەوە دەڵێت ئاوارەکان میوانی کوردستانن. قەت بووە میوان بە زۆر ئیزن بدرێت؟ حکومەتی هەرێمی کوردستان پێی وتون ئەتانەیە بگەڕێنەوە بە سەرچاو، ئەتانەیە لە کەمپەکان بێنە دەرەوە بێنە ناو شار و شارۆچکەکان. هەر ئارزومەندانەیە ئەمان وا پێیان باشە لە ناو کەمپەکانە بمێنەوە و هەموو شتێکشمان بۆ دابین کردوون. قەزەی ئەمنیەت و قەزەی ئاو کارەبا هەموو شتێکیان هەیە. لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 5,000 خێزانی ئاوارەی شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق کە زۆرینەیان خەڵکی پارێزگای سەلاحەدین و مووسڵ نیشتەجێن. لە کەمپی باریکە 2296 خێزان، کەمپی ئاشتی 1772 خێزان، کەمپی عربەت 282 خێزان، کەمپی تازەدێ لە گەرمیان 174 خێزان، کەمپی قۆرەتوش هەر لە گەرمیان 102 خێزان لەخۆ دەگرێت. ئێستا ئاوارەکانی ئەم کەمپا بە تەواوەتی ئەو پەندەیان پێچەوانە کردووەتەوە کە دەڵێت بەرد لە جێی خۆی سەنگینە، چونکە بە جۆرێک ئاوارە و ڕاوەدونران تازە ئازانن بشگەڕێنەوە بۆ زێدی خۆیان هەر ڕۆژەی برینێکی جەستە و یادگاریەکانیان ئەکولێتەوە. ئەرکان عەلی ڕوودا و سلێمانی.